ئێمەوە کۆبەندی ژنان دەتوانن لە کوردستان و گروپێکی سەربەخۆی خۆبەخش ماوەی 4 ساڵە لە بواری گەشەپێدانی ژنان و بەرەو پێشبردننی دۆزی ژنان لە هەرێمی کوردستاندا کار دەکەین. بەشداری ژنان لە هەموو کایەکاندا و بەتایبەت لە پرۆسەی سیاسی و کێبڕکەی هەڵبژاردندا یەکێک لە ئامانجە سەرەکیەکانمان و هەروەها هێمایەکی گرنگی بەشداری ژنانە لە ڕێخستنی ژیانی گشتیدا. پێویستم بەرپرسیارەتە بە شێوەیەکی جددیتر سوودی لێ وەربگیرێت بەتایبەت بۆ ڕووبەڕووبوونەوەی پرسە جێندەرەکان و بەدیهێنانی ژیانێکی دادپەروەرانە لە هەموو ڕوویەکەوە. کار دەکەین و پلانی استراتیژیمان هەیە بۆ ئەوەی ژنان بەدەنگ و بەشداری ڕاستەقینەی خۆیانەوە نوێنەرایەتی تەواوی کۆمەڵگەی کوردستان بکەن، سەنگەرێک بن بۆ بەرەنگاربوونەوەی جیاکاری جێندەری. بۆ پرۆسەی هەڵبژارنی ئەم جارەش مەبەستمانە کە بەربژێرانی ژن بە دنیابینی و معریفەیەکی قوڵەوە بچنە ئەنجومەنی نوێنەرانی عێراق جیا لە جێبەجێکردنی ئەجیندا و کارنامەی حزبەکانیان بەدیدێکی کسانی خوازەوە هەوڵ بۆ خزمەت و پێشخستنی دۆخی ژنان بدەن لە ڕووی گۆڕانکاری یاسایی و کۆمەڵایەتی و ئابوووریەکانەوە. هەروەها خاوەن پەیامێکی لۆجیکی و ئەکادیمی بن تا ئەو وێنایە کەڵ بێتەوە کە دەگوترێت ژنان لە سیاسەتدا تەواو پیاوسالارانە ڕەفتار دەکەن و گوزارش لە پێویستی داخوازەکانی ژنان ناکەن. کۆدەنگی و ویستە هاوبەشەکانتان دوور لە ئینتیما و ئایدای حزبی خزمەتێکی گرنگە بۆ مێژووی خۆتان و پاڵپشتی لە بزوتنەوەی ژنان. داواکاری لەم سەکۆیەوە بەڵێننامەیەک ئیمزا بکەن کە سەنگەرێکی بەرگری بەهێز و کاریگەر بن لە بەدەستهێنانی مافەکانی ژنان و دژایەتیکردنی هەر فۆرمێکی جیاکاری ڕەگەزی لە پێناو بەدیهێنانی کۆمەڵگەیەکی تەندروستدا. هیوا دەخواسین بەڵەنگ پەیامەکەمانەوە بێن و پێکەوە هاوکار و هەماهەنگ بن بۆ هەر هەنگاوێک کە خزمەت بە دۆزی ژن و یەکسانی جێندەری بکات. بۆیە هەر لێرەوە لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەاندنەوە دەمانەوێت بانگهێشتی ژنە بەربژێرەکانی لایەنە سیاسەکان بکەین بۆ دیبەیتێکی کراوە کە گروپی ژنان دەتوانن لە کوردستان ڕێکی خستووە. سوپاس بۆ هاتنتان.